جواتان اجتماعی بزاوا گۆڕان بمەڕابە لەسەرێڵە تەلەفۆنێ بەڵێ کاکاروان ئەم کاتت باش سەرەتا دەمانەوێت باسی کردنەوەی مەکۆی گۆڕان بکەیت لە شاری هەولێر. بەڵێ ئێمە لە چوارچێوەی ئەو بارودۆخی کە هاتە پێشەوەی لە کوردستان ڕۆمان بۆیە کە خوێنی هاوڵاتی کورد بەقیمەتترە لە هەموو بارەگاکانی بستنەوەی گۆڕان لە سەرەتای دروستبوونی گرژی و ئاڵۆزەکان بڕیارماندا زۆربەی بارەگاکانمان لە سنووری پارێزگای هەولێر چۆڵکن بۆ ئەوەی خوێنی هاوڵاتی کورد نەڕێژرێت نە لە لایەنگرانی ئێمە و نە لە لایەنگرانی لایەنەکانی تریش کە ئێمە پێمان وایە کۆی لایەنگران و ئەندامانی هەموو لایەنەکان خەڵکی کوردستانن و خوێنی هاوڵاتی بەقیمەتترە لە بارەگاکانی ئێمە ئەو کات بارەگاکانمان چۆڵ کردبوو بۆ ماوەیە کە گرژی و ئاڵۆزەکان کۆتایی پێات ئێستا ئێمە بڕیارماندا بە کردنەوەی بارەگاکەمان لە هەولێری پایتەختی کوردستان. بەڵێ کاک کاروان بارەگاکانتان ئەوانی کە داخراون لە هەولێر و سۆران و دهۆک و بەگشتی ینی لەو دوو پارێزگا داخراون یاخود تەنها بارەگاکەی هەولێر داخراوە؟ بەڵێ ئێمە لە پارێزگای هەولێر تەنها لە هەولێر و لە مەکۆی سۆرانمان داخست بوو و ئێمڕۆ مەکۆی هەولێرمان بەڕەسمی کردەوە. ئەی بارەگاکانتان لە دهۆک بە هەمان شێوە داخرابوون؟ بارەگاکانمان لە بادینان پێم وایە هێشتا نەکراونەتەوە. باشە پەیوەندی بە ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی پارتی و گۆڕان هەیە کردنەوەی بارەگاکان؟ نەخێر خۆی هەموو ئەو گرژی و ئاڵۆزەی سەرەتا دروست بوو بڵاوکردنەوەی بەیاننامەی لایەنێکی سیاسی دواتر جوابدانەوەی لەلایەن لایەنێکی سیاسی هەموو ئەم بەیاننامە و گرژی و ئاڵۆزێ کاریگەری لەسەر شەقامی کوردی هەیە ئێمەش ئەو کات پێمان وا بوو دۆخەکە ناسکە و خەڵکێکی زۆر لەژێر کاریگەری لایەنێکی سیاسی ئەنووس هەڵکوتنە سەر بارەگاکانمان و ئێمە وەکوتم لە چوارچەوەی ئەوەی کە قەنەعەتمان بۆ خوێنی هاوڵاتی کورد بەقیمەتترە بڕیارماندا بۆ ماوەیەکی کاتی بارەگاکانمان سۆڵ بکەین. باشە بارەگاکانی سۆران و دهۆک کەی بڕیار دەدەن بکەنەوە؟ ئەوە پەیوەندی بە برادرانی ئێمەوە لە بادینان پێم خۆشە خۆیان قسە بکەن لەسەرەوە و بارەگای مەکۆی سۆرانش پێم وابێ بەم زوانە ئەکرێتەوە ئینشەڵڵا. بەڵێ کاروان هاشمان دامێ جواتە نیشتیمانیا بزاوا گۆڕان لە هەولێرێ مەڕابووی گەلێک سپاس بۆ